ئەمڕۆ کە زۆر دڵخۆشم کە بۆ یەکەمین جار لەم فیستیڤاڵەدا بەشداریم کردووە کە فیستیڤاڵی فۆلکلۆریە. من وەکو کچێکی کورد کە باو باپیرانم هەڵساون بەڕێخستنی بە پێشکەشکردن و ئەنجامدانی ئەم کارانە و ئەو کەلوپەلانەی کە ئێستا ئێمە نمایشیان ئەەکەین. زیاتر ئاشنابوونی بەشداربووانە بە شتی کۆنەکانی باو باپیرانمان کاو لە پێشیدا بەکاریان هێنایە کە زۆرێک لەمە ڕەنگە هەرنەندی بیتن ناوی نەزانی لێرەدا وا کاتن زیاتر بەشداربووان شتەکان ببینن بە چای خۆیان کە ببینن باو باپیرانمان لە قەدیمدا چیان بەکار هێنایە و چۆن ژیانیان بەڕێ کردیە. لێرەدا هەمان شتیوان دووبارە بکەینەوە لە ئەوەی شتەکان لە ناوچوون بپارێزین کللتوری کوردەوەریش بمینێتەوە. والله جام خەڵکی ئاوایی جەڕانم لە نزیک پیریان شاری زیندگیش دەسوڕە وردە بالاخره بە زەحمەت بێ بە هەرچی بێدەی بیسوڕێنین. 6 نەفەریشین لە ماڵەدا 6 ئایلین مانجێت هەفتەی جارێک ئەوە هەفتەی دوو جار هەیە نۆبەندێ دێنێ ئێرە 6,000 7,000 8,000 50,000 وەردەگرین دۆڕۆینەوە دی بڕێک لە ژیان تەأمین دەکات خراپ نییە باشە بە زیاد بێ لە خۆ. والله خەڵکی خانەمە باش 7,000 هەڵن گرتەوە نزیکی وڵا 7 کیلۆتر وڵا تەگەرە یە خراپ نییە بە زیاد بێ ئەگەەوە هەبیە مشکل نییە وڵا هیچ مشکل نەبوو داخرابوو ئەمەش لە ماڵی بووین ئەو بەش ئەوەندەن پەیدا کرد بوو کە لە ماڵی بخۆینەوە ئاتونێت. محمول سروي آخذ جين ام دي جارة كدي محتاج بينا هنا في وا سيرانجها وا جهة خوش مفروضة ما هستا كانت تواتي هبيت ام بين بدل ام جليشي بواجين ام جليشة خلق كيديش هالجرينو بخينات كيسكا داكو جين جهما يجوان بيت فارستنو راقرتن. ئەوڕۆ وەکو ئەمیش بەشی هەوتنوچوونە ئۆکرێ وەکو پۆلیسین هەوتنوچوونێ مە فەرزۆنی ئەمیش بەشدۆری بکەین vê هەوە پۆقشکردنی کول سنتەری بۆژەڕێ ئۆکرێ vەگرتیە ku hemû efser û rêveber û kormendê me Avrûkel beşdorî têdo kiriye ya rast me ferdît me korekê zûrê fere çend ku bû pokişkirina jîngey. وين بقى؟